بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینرانی خۆشەویست خوشحاڵم کە لە ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی ئاوادان بێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستانم خۆشحاڵین کە ئێمە بەردەوامین لەگەڵ ئێوەی خۆشەویست وەکو چۆنەڵێ شوێن بە شوێن دێ بە دێ ئەگەڕێین لە پێناوی ئەوەیە کە ئینشاءڵڵا خۆشێک بخێنە دڵی ئێوەی خۆشەویستەوە. خۆشەویستانم ئەم جارەیان لە گوندی کانیبین. کانیبی تەبان ئەم ناوە ناوێکی معروفە و لە هەرێمی کوردستانە چەند شوێنێک هەیە چەند گوندێک بە ناوی کانیبی هەیە، بەڵام کانیبی ئێمە ئەمڕۆ کە بەرنامەی لێ ئەکەین بریتیا لە کانیبی سەر بە ناحەی ئاشتی و قەزای کۆیە، واتە ئێمە ئەمڕۆ لە دەشتی کۆین. هیوادارین بەرنامەی ئەمڕۆمان بە دڵی ئێوەی خۆشەویست بێ واروەها چێژ لە بەرنامەکە بکەن. فەرمونون بە پێکەوە ئەمڕۆ چەند وەختێک لە گوندی کانیبی ببینە سەر. بە تاکید کانیبی یەکێکە لە دێ زۆر خۆشەکان، دڵنیام لەوەی کە بەرنامەکە بە دڵی ئێوەی خۆشەویستە بێت. فەرموون. بابزانم تۆ بەیانیان سەعات چەند هەڵەست؟ وەڵڵاهی مەلا بانگ دەدا و بانگ نەدا هەردەستم بەعجەبانی شووە. ئێستا سەعات سێ و شتێک بانگ دەدا. بەڕێ وا ڕاستە. ئەی کە دوای ئەوەی نوێژت کرد ئینشاڵڵا لەسەر خێر و ئینشاڵڵا وەرگیراوە. تەمای خۆی. بزانم اینجا دوای ئەوە چ دەکەی؟ وەڵڵاهی هەردەستم خەریکی ئەم بەزمەیدم چاو لێ نییە. ئاها باشە باش بەس باخ و باخات بۆ دڵ و دەروون زۆر خۆشە. بەڕێ وا ڕاستەوە. بۆ زینەتی چاوەکان زۆر باش. وەڵڵاهی وا دەرم بەرای بەڕێزم. وتێ چاوەکان عەدەسەیە؟ عەدەسەی هەتای پێ ناخۆشە. هەتای پێ ناخۆشە. وایە ڕاستەکەی. خوای گەورە سەلامەتیت کە ئینشاڵڵا. ئەی چیت کردووە با بزانم ئەوان لە هینە چییە؟ ئەوە لە وێنجا چییە؟ ئەوە وێنجێوی ئەوە تەماتەی و خورا ئەوە لۆبیا و تەماتێ و بامی و تێکراوە بە هەمووی. ئەی باشە باشە ئینسان ئەگەر هەوڵشی دا شتەکەی زۆر هیچ نەبێ ینی بەرهەمێکی هەبێ خۆشە. وەڵڵا ڕاستە لەگەڵتم وایە. وەڵڵا ئینجا بە تەمای خوا کردومانەکە. ئینشاڵڵا باشە بێ ئینشاڵڵا باشە. خۆ شکور ئاوشت باشە. وەڵڵا هیچ کەمی کردووە. هەرە بە قورئان بیرەکە کەمی کردووە. بۆ ئێوە ئیسفادە لە ڕووباری ناکەن؟ بەلەی دەکەین بەس ئەمسان باران نەباری قوربان. تۆ پێم بڵێ بەیانیان سەعات چەند هەڵەست؟ زۆر ساعات حەوت هەش. داخل ساعات حەوت و هەش زوو نییە ینی داریا پێنج. ساعت پێنج سەردەسم مێژووی دەکەم دەخەومە و داگەم بکەن ماگای وردە. کە هەڵەستی بەیانیان زوو یەکەم ئیشێک کە یەکەی چییە؟ سەماری پێ دەکەم لێنەکانم خڕ دەکەمەوە کە نوێژم کرد. دوایی ناخەویتەوە؟ دەخەمە ئێستا هەستان ئەو بانجیگەم خەون لێ کردووە. سەماوەڕم پێ کرد لێنەکانم خڕ کردەوە هاتم وێرە. باشە. داو. تۆ پێم بڵێ تۆ چای شیر نەخۆنەوە یادیش لەمە. کە حەمەدەمی هەر بە نانی چای شیرین دەخۆین. ئەی تۆ پێم بڵێ چیت هەیە مانگا؟ هەیە مریشک دیسکەمەیە قازمەیە عەلیشمەیە. تۆ پێم بڵێ دڵت چەند خۆشە پیان؟ دڵم زۆر خۆشە سەریان لێ دەدەم و بەس پێچێ قاز ڕاگرتن لێرە ئاسان بێت چونکە هەم
ئیزی هەبێ باشە ئیزیشی نەبێەوە لای من سێمانەیەدان کردو ئارە بەخوا پرتەقارشمان چەندە دەی خۆن ئەی باخ بزانم چیتانێ باخ بەڵێ وڵا هەنارمانەیە تەقارمانەیە قەیسیمانەیە هەمشتمانەیە ئەی باشە ئێستا خۆ وەرزی هیچ نییە کە پێگەشت بێ خیارشتمان پێگەیوە بە خیارمان گەشتوتیوەڵە هەنجیرمە هەنار و ئەرە وەڵام ئەرێ بۆ هەنجیری چۆنەکانی بی ئەی باشە لەخوا بەزیاد بێ بینیم هەندێکیان خەریکە پێگەن وەتی بەرێ ئەو تازە بەرانە خەریکە پێگەن زۆری نەما قوربان ئەوە لە هەندێک نازانم با هەنجیری پێڵەن شتێکی وای پێ ڕاز دەکەیت میومان هەیە ترێشتمان هەیە هەمشتمان الحەمدولله تۆ پێم بڵێ مانگاکانت کوردین یا بۆرەی پێڵێ ئەی تۆ وتە گۆلکەکەمان بۆ کڕیوە ئەومان بۆ کڕی ئەسکرا ئەی باشە چۆن ئێڵێ دۆشم ماندوو دەبیت چۆکر دێش ئەوەی بۆ کردن کە تێڕازی لێنان دێم دەی دۆشم تۆ پێم بڵێ چۆن ئێڵێ بی دۆشی ئەگەری خۆی نەبێت ئەگەر نامە بەسم وە گۆلکەکە چۆن ئێڵە گۆلکەکە تێڵکەوێت قیرە دەیمژێ مانگاکە ژێنە ژێرە مانگە هینانە ماگە بۆرانە زۆر فەقیرن دێتە ئێرانە بۆم ڕادەوەستێ بخۆی ئەلێەوە دێ دێ ئەلێ زان دەی دۆشم ئەلێرە ڕادەوەست تا دەی دۆشم دە دوای دەڕا بکن گۆلکەکەی دە فەقیرە کا حەمەدە من چاوی وازانم عملیات کردووە خۆتۆ تۆش کورد عملیاتن نەکرد چامانە دەکا دێشێ تاقمم کردو تاقمەکەفا لەمارە ئای ماویش زارێ دەی سەلامەت بنیاخوا خی گەورە لێتان تێگەنیان ئینشاءالله دا حەمدی سەلام عەلیکم عليكم السلام وسط سام بخير والێ ڕازی بێ سوپاس دەکەم با سەرەتا لەوە بپرسم چنێ دڵ خۆشە کە دانیشتووی لادەی والله زۆرم دل پێ خۆشە بەقەدەر عەرز و ئاسمان بەس یەکشت لە درمدا گرێ ئیشەڵا بەدەعمی سارێ مردو یا ڕەبی خی گەورە ئیشەڵا پاداشت باتەوە لە قیامەتێ بە باشترین پاداش ئینشاڵا تۆ جەرگ سوتاوی ئینشاءڵا ساری زانکۆی بوو بەدەعمی سارێ مرد لە بەری گۆبتەفەی یا ڕەبی خی گەورە پاداشت باتەوە خی گەورە خۆتان سەلامەت کا ئیشەڵا بیکە بە ئەجری قیامەت ئیشەڵڵا لەم لادەیە یەکەم شتێک کە دڵ زۆر پێی خۆشە چییە؟ والله ئینجا لەخوای بەزیاد بە هیچ عیبمانە درما بە هەموو شتێک خۆشە هەیە باخ دڵی خۆشە هەیە حیوانارە دڵی خۆشە هەیە پەلەوەری هەیە مانە لەخوای بە زیاد بێ زۆر باشین پێم بڵە چی و چیت هەیە؟ والله مانگە بەس مانگامان هەیە قازمان هەیە و شوێنەکە زۆر باشە بۆ قازڕاگرت والله ئەگە هەمار لە لاپەڕی بێ باشە بەس لە ناو کۆرەئەنهینی زەحمەت پێم بڵێ شوانی بە زەحمەت نییە ئەمساڵ بەرەوەڵا لەوە ڕشت نییە باران نەباری وەکەم هیچ لەوە ڕشت نییە چۆنی شکر باشی تۆ حەزەکەی بکەویتە کەمینەوە نا بەس ئەم کەمینە ئێمە سەلامەتە سەلامەت ئەوە لە چۆییت وەڵا لە دوکانم ئەی تۆ پێم بڵێ تۆزە خێرا هاتین بەسەلە چییە؟ وەڵا هەر بەیانێکتم با گەرمانە بێ و ئەوە بەتەما چی؟ بەتەما برادێکم دووەخی بۆ کڕیم و لێرە دیان بمەوە ها بەرخ تۆ قەسابیەکەی؟ ناوەڵا هەر بۆ ماڵەمە دانەبەستی وەنی باشە گۆشتی دابەستە خۆشە بەڵێ خۆشە بەس شتی نەدێ ئەفشتی یعنی هینی نەدێ مەستەحە بە شتی خۆتی بدێش شتی شلوشتی ئەی جۆ چۆنە بۆ دابەست جۆ باشە باش بەس بەرخ کەدایە بەسی عادەتەن زۆر ناڕوا سمی دوای ئاوا خوارە بێتەوە ئەوە ئیدابەستە وایە بەزی گەڕانە وانە تۆ ینی ئەدا بەسی بۆ ماڵی خۆت و هەر گۆشتەکەی بۆ خێزانەکە بە کورد باڵە بۆ ماڵە بەس ئەوەندە بەهێنن کە بە خێوان کردوان نایکن گۆشتەکەی جەنابە وتە لە چۆ هات دوکان لە دوکانەوە دەیخوای گەورە سەلامەتەکە من وتم لەوانەیە باخشتی هەبێ سەر ئاوی ببووە وا بەپەل ناوەڵە ئەڵێم با سەلامێک لێ بکەین سەلام عەلیکم قوربان سەلام عەلیکم تۆ پێم بڵێ ئێستا بۆ کوێچی؟ لا دەچمە ئیش ئیشی ئێوە چییە؟ لا ئیشی ماسمان هەیە و حەوزە ماسی و غەسالە و تۆ ئێستا بەم گەڵابەیە چیەکەی؟ وڵا دەچم هەندێک خۆ لە فڕێ دەدەن کابراایەکە حەوزە ماسی دەکات جام بەتەمان بێم بۆ غەسالەکەش بۆ لاتانی شەڵە
خێرن سەرچاو تۆ ئیش ڕۆژانە بەس بەم گەڵاباکە یا ئیشی دیکەشەکەی ئیشی تریش دەکەین ئیوە داوای موا دەکا بۆی دەبین ئیشی تریش دەکەین ئێستا لەولە حەوزە ماسی دەکرێت دەچین بۆ باشە گەنج زۆر حەز لە سارەی بچووکەکە چۆنە تۆوە گەڵابەت پێ وڵای ئێستا بەم کاتەی پێویستە چاو لە کاسبی یعنی بیلەوەی نەکەیتەوە تۆ هەر برەی حەزم لێ و هەر دەبێ ئەوم هەبێ باشە هەند زۆرێک لە گەنجانە لەکاکە لە وڵاتە ئیش نییە و کەی ئەمە ژیانە و تۆ سەبارەت بەواڵێکی وڵای ئەوەی چاوی لە کاسبی بێ لە هەر شوێنێک بێت ئیش دەست دەکەوێت ئەگەر لە کوردستان بێت یاخۆت لە هەر وڵاتێکی تر بێت بەڕاستی زۆر ترشە ئەمە بە خۆتان نەزانن لە هەندێک شوێن پێڵم بەرسیلە لە هەندێک شوێنە پێڵم پەرسیلە علاکولی نەما بەرسیلەیە بەس بەڕاستی ترشە یاخوا ئاوادان بێ کانی کاک حسێن ئەمە ئێستا ئەمای بینی ئەمە باخی قەیسیە بە زۆریش داری قەیسیتایە با بزانین سەرەتا بۆچی بە زۆری بەسدار قەیسیە مەتەقەکە بۆ قەیسی باشە یا بۆ خۆت ئارەزوود لە قەیسیە وڵا وابزانم هەردوو حاڵەتەکە یەکەم بۆ خۆم حەزم لە قەیسیە داری قەیسی و قەیسی شتێکە ماشەڵا خواردنێکە خەڵک ئێستا فێر بوو هەریشی دەگرێت لە مجەمیدەوە ئەم شتانە وەشتی خواردنش خۆشە و ئیسفادەش هەیە بۆ دەوروبەری باقە دێمە بەشی دەروجیران دێن سوپاس بخوای گەورە قەیسی ئەوە نییە بڵێن بەردەوام عەزێتی هەبێ لە ساڵەدا یەک هەفتەی عەزێتەکەی لە پاشان هەر ئاودانی دەوێت شەش وای نییە مەبەستت کاتی ڕنینیەتی کاڵێ عەزێتی هەیە بەڵێ لە کاتی ڕنینە عەزێتی هەیە دەبێت ئەو هەفتەیە چۆن دەڵێ ئاگاداری بێ چکە قەیسی کەگەیی ڕاناوەسە لەسەر دەبێ یا بێ ئالوە یا چارەسەری بکەیت نازانم بەنسبەت ئەوەش کە ئایا کە خەڵک تێبگا لە چۆن دەڵێ قەیسی چۆن بکە من ئەوەی کە دەیزانم دەتوانم بە ئێوە بڵێم بۆ کەناڵەکەتان ئەو خەڵکانی کە جوان لێ قەیسی تەبیعەتی وایە حەزی لە جەوێکی مامناوەندە حەزی لە جەوی گەرم نییە و ئاودانەکەشی حەزی زۆر لە ئاو نییە لە بنی ببێتە گۆل بە تایبەتی ئەگەر بکری هەر کەسە کردی با ئاو لە هەمووی بنێ بەڵام بڕەکەی لە وشکانی بێ حاڵی بووی بڕەکەی شوێنەکەی چۆن دەڵێ تەبارە خۆڵ بێ قەیسەکە لێ بێ ئەم دیودی و ئاو بێ سەبارەت بە ئاودان قسەیەک هەیە ئەڵێ تۆ ئەو لە ڕەگ نزیک مەکەرەوە یا لە درەخت نزیک مەکەرەوە بەعکسەوە ڕەگ بەرە بۆ لای ئاو ئەوە تەواو ئەی من قسەکەم لەسەر ئەوە بوو کە دەڵێم با قەیسی نەکە قەیسی هەموو دارەکانی کەش با لە ناو خۆڵدا بێ شوێنەکەی وشک بێ بەڵام لام لاولەولاوە ئاوەکە بێتە نێزیش نەگراسە و خۆ بڕەکە من بۆ خۆم تەجروبەم زۆر کردووە جاریوە هەبووە ئەوها درەختمان لە ناو گۆلە ئاودا بوو وردە وردە زرد بووە هەستاوم خۆڵم داوەتە پاڵی و لەنا ئەو گۆلە ئاوەرزگارم کرد چابەتەوە باشە وەکو وتمان باسی ئەوەت کرد کە وتت بۆ ئاودان دەبێ ئاوا بێ حەزی لە شوێنی گەرم نییە ئەی ئەرزەکەی ئەو خۆڵی کە هەیەی بەسەن ئەوەش مهمە چونکە درەخت بە هەوا و مەسەرەن بۆ منە ئەنجا تیشکی خۆر و مەسەرەن ئەنجا ئەو خۆڵەش مهمە ئەوەی کە ئەکەوێتە ژێرەوە یعنی لەسەر چ خۆڵێک زۆر حەزلەیەەکە چ گڵێک حەزلەیەەکە وڵا بە تاکید وایە خۆی قەیسی لە خاچیش دەوێت ئەمە زمیجە ئەم ئاردە ئێمە زمیجە زمیزی پێدەن تەوان
زمی یعنی چی ینی قوم و گڵێکە ئاو هێناوێتی کۆبۆتەوە بۆ بەم زمیجە زۆر حەز بەمە دەکا بەڵام ئەمەی ئێمە کێشەی ئەوەیە کە بنی موادە من ویستم پرسیاری ئەوە بکەم ئێساگە سەیری ئەرزەکانی دەوروبەریەکەی هەموو ئەرزەکانی دەوروبەری نزمە ئەمە هەڵواسراوە ینی شوێنێکی بەرزی هەیە ئەوەش جێگای تێبینە وتمان بزانین پرسیاری ئەو بکەم بزانین بۆ وایە ئەوە لەبەر ئەوەی وە دەوروبەری موادی تیا بۆ خوراوە بڵێن دراوەتە غەسالەی خۆی غەسالە کە دێت پێی دەفرۆشی بەو شەرتەی دەڵی کاکە تۆ دوایی ئەم زمیجەم بۆلا بە و موادەکەت خوارد بیکەوە سەری بۆم کەوە زەوی ئەوانە بۆیەوان ئەمەی من نەخراوە هەر وەکو خۆی ماوەتەوە بەرزەکەی ئاوێ ینی غەسالە دێ ئەم گڵە لابە ژێرەوەی هەمووی مەسەن لم و چە و بحس و ئەم شتانێ ئەمانە هەمووی دەبا و دوای ئەردەکەت بۆ خۆی لێ دەکاتەوە بۆ شێوەی دەرسیکوالە ئەگەر تەسویر بکرێ لە دەوروبەرمان هەمووی نەویە بەڵام جێ ئەم قەیسەی بەرزە باشە با بزانین قەیسی ماشەڵا دارەکانی ئەندازەیە گەورن ویستم لە تەمەنیشان بپرسم اینجا با بزانم ئاوی زێ ئەخۆنەوە یاخود ینی مەبەستمەوەی بە ئاوی زێ ئاویانە دەن یاخود بیرە و مەسەن ئاوەکەی جیاواز ئاوەکار ئاوی زێە بەبن ئەو چوە هەمووی چۆ بنی بە بنیدا دێت لە هەر کەسە لە ئاس خۆی دەکاتە بیر و بە مزەخە و بە مەشینە هەڵیداتە ناو باخەکە و ئەوە ئاوە درێ ئەە تەمەنیان بۆ 20 ساڵ دەچێ لە کەم جێ قەیسی ماوە 20 ساڵ بێ و نیان گۆڕ بێ ئەمنیش بە تەمام لەبەرچی حەزم لە گۆڕی خۆ لە قووەت و لەم شتانە لەبەردا کێشەی نییە تەنیاوێ ئەوەندە بەرز بووتەوە ئەوەی کە فەلاحە دەزانێ ینی ئەتۆ کە ڕایدەوە شوێنی بەر بۆەوە بەعادکەوت دەشتێ یان خاڵێکی لێ دروست دەبێت بەڵام ئەگەر ئەمەی لابەی بیچێنیەوە لە نەی وا دەکەی بۆ خۆت بەدەستی دەێڕنی و زۆر جوان و بازار ئەگەر ئێستا ئەم قەیسیە پەلوبۆی بکەیت تۆزە کورتی کەیتەوە ینی هین نابێ ئەوەنە بڵین ئەو هەڵچوون و هینەی هین نابێ یا مەسەن ئەوەی پێخۆش نییە ئەو پرسیارە زۆر جوان بۆ من ئەوە من تەجروبەی بڕێکم کردووە بڕێک ئەوها لەسەر ئاردەوە بڕیم گوتم بزانم ئایا ئەگەر هەڵداتەوە چی بەسەردێ وەک جارانی لێدەیان کەرچی نابێت ئەو تەلەو خوارەوە ئەگەر نازم بتوان تەسویری کەین بڕێکە بڕیومە بە 2 ساڵان بۆتەوە بڕ و قەیسیش دەگرێ و لە جاران چاترێ دەتوانێت ئەم باخە بیبری لەسەر ئاردەوە هەڵەداتەوە و دەبێتەوە باخ زۆر باشە با بزانین ئەم ئەرزە هەر بۆ قەیسی باشە یاخود بۆ درەختی تریش باش بۆ هەموو درەختێک باشە بۆ هەموو درەختێک باشە سەمە لەبەر ئاوایی بنمونە باسی دەکەم باشترین ئارد کردویانتە قەیسی لێ نەبوو ئەم قەیسەی من هەر ماوە بنەکەشی هەمووی موادە و ئەگەر تەمەشاوی وێ بکەیت دەگوایە قەیسی لێ بمێنە لێرە نەمێنێ بەڵام ئێرەکانە بەهۆی ئەوە جۆکەی فێنکترە چواردەورەی زێ ئەسا ئەوە ئەلێوە زێ دەست پێ دەکە هەتاستە ئەو لای یعنی چۆن دەڵی لە هاویندا فێنکە هەواکەی تەبیعیە بڵێ ئەوەی پێخۆشیان باشە با بزانین قەیسی حەز لە متورباکە یان مەسەلەن متوربەی چ دارێکی تر قوبوڵەکە متوربە ئەمە هەمووی متوربێ هەر کات خۆشی کە شتڵەکەمان هێناوە هەموو بە متوربەی یانەمە بۆم بۆ خۆشم متوربەم کردو ئەگەر دوایی سەیریکەین بەڵام هەر لەسەر بنی خۆی کراوە بۆ نمونە ئێمە بەڵێ بەڵە قەیسی کوردیمان هەبوو جاران بۆ خۆم لەسەری متوربەم کردووە قەیسی زەرعام لەسەر متوربە کرد زۆر چاک و بەسوود خۆشەویستانەمە متوربەیە واتە ئەم درەختە وەختی خۆی چەند لقێک بووە
ئەچ لەم لە قانەی موتور بکراوە وەکە بینی ئەمەی بڕدراوە و ئەمەش موتور بکراوە واتە ئەمە موتور بە تازەکەیە کە حسێن ئەگەر بێزەحمەت دابنیشین با بزانم ئەم موتور بێت کەی کردووە بەهارە پاییزە زستانە بەڵێ ئەم تربێ تەبان لە زستانە دەکرێت مانجی دوو کردومە ئەمە ئەو لقەیەکە هێناما سێرکە ئەمانە هەونین باشە تۆ پێم بڵێ ئێستا ئەمە پێچە بە پۆخ کرابێ ئەمە پۆخە یا چوزە سێرکە ئەمە با بڵین لقەشی ئەوها ئەها بەڵە بەڵێ شێنی بەڵێ قەرشان بەس ئەم قەرشە بێتە ئێرە باشە وایە شتێکی لە خێبەری و ئەلێرە بەس ئەمەی ئەوها فەرش دەکەی تۆزە تیژەکەی وەک زمانە چۆلەگە تەقیم بەڵێ بەڵێ ئەو هالێ دەکەی و کەوت قەڵەشاندەوە دەیخەیە ئەم پێستی ئەمەی لەگەڵ پێستی ئەوە جوود دەکەی ئەو تا دوایی دەی پێچینجا تێبێکی لێ بدرێ باش هەتاوەکو دەژێتەوە ڕاست ئەبە و شێوانت دوایی کە ژیایەوە ئەوش بە سەوزی بەڵێ بەس ئەم سەرێ قورت درێت تۆزێ باش ڕاست مامۆستا ئەم پرۆژەیە چۆن بیرتان لێ کردەوە تاوان پرۆژەکە تا بڵێ پرۆژێکی چاکە چونکە تەنانە ئەگەر ئیشتان بۆ ئەوە کردبێ کە هەر علەفی دەوروبەری گوندەکەی خۆتان یا مەسەلەن ئەوانی کە حەوزە ماسیانەی کە لە دەوروبەری گوندەکە هەیە هێشتا ئەوە کارێکی باشتان کردووە چۆن بیرتان لەمە کردەوە یا چۆن وێراتان بە ئەوە بڵم سەرمایە بخەنە ناو ئەم مەوزوعەوە خۆی ئینسان کە لە دنیا خی گەورە عقلی پێداوە دەبێ فکر لەوە بکاتە ئەو خەڵکە چۆن فکری کردوەوە دروست بووە ئێمە چمان کەمترە لە خەڵک ئەگەر تەنها دەستمایی مادی نەبێ ینی لەوانەیە زۆر پرۆژەی گەورەتریژەوە بتوانین دروستکەین تامان کە دیقەت دەدەیت تۆ دەیان پرۆژەی کە هەیە ینی ئێمە کە پێشتر حەوزی ماسیمان دروست کرد کە هەستین چوین علەفمان دێنا لە مەعمەلە گەورەکان ئەو مەعمەلە زەخمەی دەدینی کە ڕۆژی 200 تەن 250 تەن دروست دەکات هەر کەسێکە وەک من دایناوە مەعمەلەکە بەسیە سەرمایهدارە و کابرا دەستمایەکەی بە قووەترە ئێمەش گوتمان بۆ ئێمە با 200 تەنی دروست نەکەین با ڕۆژ با هەفتەی 20 تەنی دروستکەین یعنی چ لە مەسەلەکە دەگۆڕێت فکرمان لەوە کردەوە هەم ئەلەفەکە بەدەستی خۆمان دروستی دەکەین دەزانین نسبە و قیاساتەکان مەقسەد بۆ نمونە لە تەنێ علەف ماسی بچووک 400 سۆی تێدەکەین 450 سۆی تێدەکەین لەوان هەیە لە مەعمەل یەک ستانداری هەوێ یان یەک قیاس بگرێتەوە بەس ئێمە لەگەر مەرحەلەی ماسیەکە لە بچووکی ماسی سۆیە و پرۆتینی زیاترە کە ماسی وردە وردە گەورە دەبێ ڕێژەی ئەو شتانە کەم دەکرێتەوە لەبەر ئەوی هەتا حەزمی گەورەتر بێ تەحملی علەفی بە قووەت کەمتر دەکات دەبێ علەفەکەی بۆ خەفیف بکەیت ئێمە شار ئەوها فکرمان کردەوە و داشمان ناو زۆر سەرکەوتوش بووین لە ئیشەکەدا کاک ئەحمەد سەلام عەلەیکم السلام ورحمة الله وبركاته بخير باشن خوا قەوەتێ بە و لەش ساغ بێ زۆر سپاس یا خوا بەخێر بەسەر چاو کاک ئەحمەد بۆ بانی زوو ئێرەت ئاو نەیاوە زەعاتەکەت ئاو نەیاوە کەوتویە گەرمانسە گەرمانیە وڵی ڕاستیەکەی بخۆیت وە باشترە ئێواران ئایدی بە فێنچی بەڵام لەبەرەوەی تونی بوو نەدەکرا پاش دەوێ ئاویدین چکە ئەو کاتی خراپ دەبوو بۆ زەعاتەکەی بۆ خۆی دەبێ ئێواران ئاویدی باشترە ئێواران بابزانم چی و چیت کردووە ئێستا ئەم زەعاتی تۆ چی و چییە وڵی بەسەرە ڕپیازێکمان کردو و ئەوەش تەماتێ و خوارد تەماتەکەەوە دوسێ خەت شووتیمان کردو و ئەم دوسێ خەت خارەشمان کردووە لەگەڵ ئەم نەختە بامی
ئەوەش بڕێ گسکەی کردومانە بینیم پیازەکە تۆوی کردووە ئێوە بۆ تۆوەکەیتانەوە پیازەکە یا بۆ سەرکەکەی ژێرەوەی واللهی ڕاستەکەی بۆ سەرکەکە ژێرەوەیمانە تۆکەی شتێکی وانە ینی شتێکی کەم دەزەکەی بەڵام سەرکەکەی باشترە و بەقیمەترە و بۆ خۆشمان باشترە ئەی بۆ تۆوەکەی ناگرن خۆ تۆ ساڵێککە بێت تۆ بچێنیتەوە جارێککە وڵا هەروایە بەڵام تۆکەی ئەو تۆ کامرت ناداتە کە ئەمە پێویستمان پێێتی سەرکەکەی ناکاگەوا بێت تۆکەی بگرین یان دەبێت سەرکەکەی هەڵگریان دەبێت تۆکەی دەستدێرا و بۆ زرعات باشتریان دێرۆغا وڵای حەسەب دەکەیت سەر عرزەکەی ئەگەر عرزەکەت لەبار بێ بۆ دێرۆخی خۆشترە و ئازانی خۆشترە بەڵام دەست دێرا و عادەتەن بۆ بیبەر و بەنجان ئەوانە زیاتر بەکاردێ بەڵام دەستدێرا و تۆ بێ هەموو کەپڕ بوو بیگریتەوە ئەجا لای دێ بۆ شوێنێکی تر و ئەوە توزە بە زەحمەدەوە وڵا بە زەحمەترە بەڵام بۆ قەزەی بیبەر و بەنجان و ئەمانە دەبێت دەست دێرا بێ زیاتر لە باشترە بۆ دەمج و بەنجانەکەی بەڵام بۆ قەزەی لۆبیا و بامێ ئەمانە دێرۆخە بێ باشترە باشە کاک ئەحمەد چی ئەلەمانی کە ڕواندوتە چوو ڕووەکێک زۆر حەزی لە ئاوە وڵای عادەتەن تەماتە کە پێگەیشت کە گەشتە گوڵەکە دەبێت زۆری ئاودەی خەیار دەبێت زۆری ئاودەی باقی دەبێت بە تەوازنی خۆی ئاودی بەڵام قەزەی تەماتی هەتا گوڵەکەی دەگرێت دەبێت وریابی لە ئاوی نابی ئای زۆر بدەیت چونکە زۆرت ئاودا یەک بەری لێ دەکەیەوە دوای ئیشێک دەبێت لە هەندێک شوێن تەمان جاکەیە لە هەندێک شوێن پێڵێن گورگە لە هەندێک شوێن پێڵێن جاکەڵا نازام لای ئێوە چی پێڵێن لا ئێمەشا گورگەی پێدەڵن جا گورگەی پێدەڵنەوە زیاتر کە زۆرت ئاوداوای لێدی لە بەهاران دامێت زۆری ئاودەی تۆ پێم لە ئەرزەکە دەوەی هەیە گورگەی هەیە هەیەی بەڵام ڕێژەیەکی کەم زیاتر لە بەهاران نابێت زۆری ئاودی وریای ئاویبی وابێ کە بتوانانی بەرهەمێکی باشی لێوەرگری تۆ پێم بڵێ کە بۆ خۆت بە تەنیابی لەبەر خۆتەوە توزانم شتێکی ناڵێ وڵی جاری وایە سرودە جاری وایە کوڕە گۆرانیە وڵە باسی سەر چاو بەخێر ئەوە خەریکی چی وەڵا خەریش ئەو بینی ئاوی لێ دەبڕێ خاوێن دەکەینەوە خاوێنێکەوێیانەتانەوێ زیاتر لی دەنە خوارەوە چێتە خوارێ بەس دەمانەوێت ئەوەی تیدادی خاوێنی کەینەوە چەوی چۆتەوە ناوی ینی کەم بووە لەبەرەوەی زێگەلێکەمە ئەم ساڵ زێکەم ئاخر دەرەجە کەمە زێ ئەمە ئاوی زێ تەبان ئاوی زێ بەرێ ئەگەر خاوێنی کەنەوە زیاک ئاوەکەی چاوکان دەکرێنەوە کە چاوکانیش کراوە معناوەیە ینی ئێسام ئەوەی لەم بیرە بەشی جەناب ناکەی بەێ خلاصی دەکە بەێ خلاصی دەکە ئەوە تا لە پێش چاو تەقلێ زیاد بێ قڕاو خلاصی دەکە دەیخوای گەورە سەلام خۆش بیا یاخوا بەخێرە سەر چاو ئەڵەن بسومان ئاڵەن جەناب قسە خۆشی وە لەوێمە هەتا ئێستا هیچمان نەدی من لە خزمەتاندام فەرمو ئەمرکەن و من لە خزمەتاندا با جارێ بپرسیم بزانین چۆن ئەم دێ ئاوادان بۆتەوە بیستمە ئەڵەن عشیرەتی بابانج ئاوادانیان کردوەوە قسەی خۆمان بێت با بزانین ئەوان چۆن ڕێیان کەوتۆتە ئێرە کەی ئاوادان کراوەتەوە مێژۆکەی دیارە وڵای ئەوەندەی کە من بیست بێتم و شارەزایم و بێ لە گەورەکانی خۆمانم بیست بێ ئەم دەیە کات خۆی نەبووە بەڵام لە سەردەمی ئیماراتی بابن لە تێکشکانەکەی لە دەسەڵاتداریەکەی لە چێ لە زندانێ بووە کوڕێک لەو پیاوانەی کە لێەوە بۆ هاتو ئێرەی دیوە بۆ ڕاوشتی هاتووە ئێرە جێگایەک و مۆقعێکی خۆشیە بووە هەستا ئەم کانیبی دروست کردو بە ناوی کانیبیەوە کانی شێبی لێ بووە ئەی باشە ئەو کاتە ئەوەی پێڵەن زێ بچووک ئەوەی ئەو ڕووبارێکە پێڵێن ئەوەی لە دوکانەوەیەت ئەو کاتە
بەم شوی ئێستا نەبووە نا بەو شێوە نیە بۆ ئەو کاتەی ڕووبارێک بۆ بەڵام کەو سەدە دروستکراوە بووە بە زەیەک ئێستا زەی پێ دەڕێن ئەو کاتەی ڕووبارێک بۆ حیوان زۆر کەم بۆتەوە وەک باپیرم و بامان جێڕایانەوە ئێستا ئەوەی کە لێراژی زیاتر هەر عشرەتی بابانن زۆرینەکەی لەستا برین هەشتای بۆ هەشتا پێنجی بابانێ باقیەکەی هەندێک خەڵکە لە لاوە هاتوون بۆ لام هەر کانیبی و چێلە زیندان و ئەوانە بابانینیانە ئەم منتیقەیە چەندەیەکی بابانی هەندێک دەیکەشی لێ لە برین لە خوار تەختەقیەوە دەیەشی لێیە ناوەکەی ئێستا بیزە لە بیر نەماوە ئەو منتیقەی دەربەجی بابانی لێیە بەناوی بەگو ئەوەوە هایدەربەک هەر بخۆشی بەناوی ئەوانەوە ئەوەی سێکانی لای خوارتە بەڕێ بەڕێ ئەوانش سەردانمان دەکەن و سەردانیان دەکەین و ئەوانش هەر بابانین لەگەر ئامەشیرێتە یاریەک بابزانم ئێستا گوندەکەتان چەند ماوە ئێستا 120 ماوە بازانین ڕوو لە ئاوادانیە یاخوانە خواستە ڕوو لە چۆڵی نانە ئێرە بالعکسی هەموو گوندەکانی کە ڕوو لە ئاوادانیەوە خۆشحاڵشنوە قەرار ڕێگاکمان بۆ بکەن قیڕکەم بۆ ناو دەیەکە و هەتا ئەو منتیقەیەش دێ بینیمان وەڵا بزمار کوتیان کردووە قوتابیانە نازامەکە پەشیمان نەمنەوە لەوانێ بۆ مام بکەن ئەرەوەڵە دەی دەستیان خۆش بێ بەتانەکەن ئیشوکاری ئێرە بە ئام چییە؟ وڵای ئەلێرە زۆر پێشەکی پێشان بە کشتتوکارەوە خەریک بوون بەڵام دوای زەویەکان بۆی ئەم کارگەی غەسالە و پاکردنەوەی لە مشتیواوە زۆربەی تێک چووە ئێستا کشتتوکارەکەی کەم بۆتەوە زۆربەی حوزی ماسی بەخێو دەکا و جۆ و گەنمیش دەکەین بیستمە یەک غەسالەتان ماوە وابزانم دوو غەساڵی لێ بەڵێ دوو غەساڵی لێ یەکی ماری خارەمەزی دێ و یەکی ماری مەلای دریسێ لەو سەرەوە بەڵێ بابزانین شکر وەکو وتت ئاوادانە ئەی بابزانین ئەلحەمدوللا خەڵکەکەی وەلایان بۆ گوندەکەی چۆنە حەزیان لە گوندەکەی حەزیان لە شارە قسەی خۆمان بێت وەڵایی ئەگەر برین خەرچکانی بی بەعام حەزیان لە گوندەکەیە حەزیان لە ئاوادانی حەزیان لە پێشکەوتنە ینی شتی سەردەمیانە حەزیان لێ ڕێگا و بان کارە با ئەو شتانی سەردەمیانن دەکەوێت سەر حکومت ئاوادانی دەکەوێت سەر حکومت ئەگەر هاندەر بێ بۆ خەڵکەکەی و تۆز ئەو بەروبوومەی کە دەیکا سوودی لێوەرگرێ خەڵک ئاوادانی دەکاتەوە ناڕوە شتێکی تایبەت خەسڵەتێکی تایبەت جا حەکایەت بێ توزانم نوکتێک بێ شتێک بێ کە تایبەت بێ بەکانیبی ئەگەر شتێکت لە بیرە پێمان بڵێ واللهی لەم کاتی یەکشتم لە بیر نیە لە خزمەتتاندا ماشەڵڵا وەختی خۆی هەموو ئاوایەک جۆرە نەزیلەیەکی هەبووە سوزانم جۆرە حەکایەتێکی ئەبووە لانی کەم نوکتەی هەبووە وای ڕاستە وڵی بام دەیجێڕا و کردی جارێکیان زوتیارێکمانە بوو ناوی بانەڕێن زوتیارمان بووە گوتی دەغلی بۆ بەبەش بە جوتیاری بۆ کردبوون برین ئاغا لە پێشەوە بەشەکەی خۆی دێنێتەوە ساحب ئەرزەکە دوای جوتیارەکە دەبێنێتەوە کە دەگەنە ئەو نێزیکەلەی هۆیە دەرچی گەرمەکەی دەکرێتەوە هی کابرای تێی دەکەنەوە بۆی و دەیبەستنەوە دەرن دەی خواکەریمەوە تێمان کردەوە تۆزێک کە دەڕۆن دیسان ئەیب نەبێت گوێ درێژەکە دەزەڕە دیسان دەرکی دەکرێتەوە کابرای جوتیار چ دەکە کە برین لەکن بامیشی کردووە چارۆگەیشی دێنەوە هەموو گەرمەکەی تۆ دیارە خی گەورت مەقسەدینێ من بژێم گەرمەکەی تۆ داتەوە بە زەویەکەوەی دەکاتەوە ئەوەندە لایەتەوە خۆش بێت سواز دەکەن مەمنونی كابختار السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته بخير. جنابت أجل داري ونيا؟ بله. أجل چیت هەیە؟ والله مرم هەیە و بزنم هەیە و کاورە دابەستەم هەیە و ینی کاورە دابەستە شت هەیە کە هەر لە ماڵەوە بەخێوەکرێن ئاژەڵی تریشت هەیە ئەد لە دەشتن باشە ئەوانەی لە ماڵەوە چیان هەیەی؟ والله بەس جوان دەدێنێت جۆ علف. علف چیانە دێنێت مەبەست کاو ئەو شتانێ؟ علفی دەوازینی لەگەر جوگان تێکراو دەکەنی. باشە ئێسامانەی جەنابەت هینن ینی دابەستن کاوڕن؟ بەرە کاوڕن. کاوڕ باشە تەمانیان نەک ساڵەکەوە؟ نا تەمەنیان تقریبا 5 بۆ 6 مانگە ینی تێیدا 3 مانگە 4 مانگە ئەوە. باشە ئەمە ئێوە دوایی ئیسفادان لێکەنەوە ئەیکەنەوە گەڵ حیوانەکانی تریا دانفرۆش دەکاتەوە قەڵەو بدیان فرۆشی. ئەی ئەوەی تر کە
حیوانەکانی تر لەوانە نافرۆشن نافرشنەوان هەر لە دەشتێدان لە وەڕێن و لە وەرگا و بەرخی ئەوانە دوای دێندانە بەستن من بەرخۆشم دادەوەستم بەر کەس دەکڕم هەر بەرخۆم نیە من لەبەرەوەی ئیشەکەم ئەوەیە دابەستەی دەکەم ئاژەڵداری ئێستا زەحمەت نییە بە تابەتی ئەم ساڵ بەرە زەحمەتە لەبەرەوەی لەوەڕ نییە باران نەباریوە دەغڕەکانمان باش نەبوون دەغڕەکان پەرێزەکەی کە دەغڕەکە باش نیە پەرزەکەشی باشنە کە دەیدوریەوە هەر یەک دوجاری تێدەکەی ڕێک دەبێتە تۆز و خۆڵ و نامێنێ باشە ئەی ئێسکەواتە ئێستا چۆن بیر لە زستانەکەیتەوە بە تەمای زستان چی بکەیت وەڵاجا مەجبورین کایان بۆ دەکرین جوان بۆ دەکرین ئەوی هەشمان بێ بۆ خۆمان بۆیاندانین حیوانداری ئێمە زانین ئاژەڵداری زەحمەتی زۆرە بەڵام خۆشیشی هەیە خۆشیەکەی چییە بە وڵی من ئێستا بۆ خۆم فێری بووم ناتوانم بێمەڕی دارە یعنی جاری وا دەیفرۆشم یعنی ئەو شەوەی لەوانەیە خەوم لێ ناکەوێت تا بەیانی ناچارم دەکردمەوە ئەی مناڵەکان لەگەڵ تا هاوکارن حەزەکەن دارەکان لە قسەم دەرناس هەرچەندە پێیان خۆش بەڵام لە قسەم دەرناس باشە تەمان ئاژەڵداری هینێکی تایبەتی دەوێت ینی ڕوبەرێکی زۆری دەوێت تۆ لە ناو دەیەکە با بڵێ چوتە پەڕی دەیەکە بۆ ئەوەی کە لە پەری دەیەکەی دوور کەوتونێتەوە کوتت بزنیشم هەیە بزن بۆم دەشتە باشە وەڵی بزن بۆ دەشتانی باش نییە بەڵام بزن شیری هەیە و کاری هەیە جیسکەکەی دەتوانی ینی پیا بە کوردەکەی دەستی ناستە کاڕۆژی بەڵام کە میوانە چا جیسکێکی بە خۆشی سەر دەبڕ باشترا قسەکە بە کوردی بیکەوە باش ینی فێری لێ نەکەی جیسکەکە ئاسانترە و دەتوانی سەری بڕام کارەکە یار هەندێک لە ئاژەڵداران ژیانی خۆیان بەخت کردو لە پێناوی ئاژەڵەکانیان گەرمان و کوێستانێکی زۆری بۆکەن زەحمەتێکی زۆری بۆ ئەچێشن ئێوە هەر لێرە دووری ناخەنەوە دووری ناخین هەر لە منتقی خۆمانی ئەم دەمزەیە ئێوە بۆ ئاژەڵداری هیچ سوودی لێوە ناگرن بەرە سوودێکی زۆری لەبەر ئەوەی ئێمە دەتوانین پایزان قەرسیلی بێ دەکەین بە ئاوەنیانی بە ئاوی دەدەین وێن جێی دەکەین ئەی کورە شوێنە هێستا فەقیرە ئاوی نەبیداتە مەڕەکانی ئێمە بەم ئافی ئاوی خۆی هەیە و ئاوی دەخواتەوە لە دەبزە هیچ کێشێکمان شوێنی مەڕشۆردنی باشتان هەیە شوێنی مەڕشۆرد وڵا مەڕشۆردن لە زێ ناشۆرە دەبێت لە حوزی هەیە حوزی خۆی لە دەرمانی وەردەی لە وەڕیشی دەبێت دەمزەیەکەش لە وەڕی دەبێت فریزی هەیە و ئێی خۆشە سێبەری هەیە و پێنکە و ینی سەدقاتی شوێن ناخۆشتە تۆ ئەم ژانە پڕ لە زەحمەتە ئەگۆڕیتەوە بە ژیانی شار ناوەڵی ئێستا بم بەنە شاری دێمەوە هەنی گەلە جاری جوادرم حەز دەکەی بم بە هەر شوێنی هەر چاوم لەکانی بێ چاوم لە مەرداریە ماشەڵڵا بەرخ یەکێکە لەو ئاژەڵە زۆر جوانان زۆر جوانە بابزانم تۆ لە نێوانی مەڕ و بزون و کاریلە و نازەم ئەم شتانە زیاتر یا مەسەڵەن کاوڕ و چێشتیر و نازەم ئەم شتانێک کە پێ ئەڵەن کامیان بەلاو زۆر جوان من مەڕی حەمدانیم پێ هەمشتیش جوانترە مەڕی حەمدانی ئەوەیە کە گوێی درێژە مەڕێکی گەورەیە جوانە بە بەرەکەتە جا هەموو کەس هەیە حەزی لە مەڕی عەرەبیە هەیە حەزی لە مەڕی ئێرانە من وە خۆم حەزم لە مەڕی حەمدانی ئەی مەڕ بۆ عیلەت چۆنە بۆ نەخۆشی وەڵاهی هەیە باشە هەیە خراپە ئێستا مەڕی کوردی بێ عیلەترە مەڕی کوردی خۆگرترە مەڕی ئێرانی بە عیلەتە مەڕی عەرەبیار بە عیلەتە مەڕی کوردی بێ عیلەتە باشە مەڕی سووری چۆنە شارەزایم لێنە مڵە چ دەکەی ئێستا وڵای ئێستاوە کەرەوزە و سرقە و ئاویان دەدەبن باشە بۆ بم گەرمە ئەی ئەخەخۆ ئێستا ئەوان بە دەریێڵێ قرچینی وەڕۆیە ئێستا باشە ئاخر ئاوەکە بە هەناریەوە بە تا ئێستا ئیسی کەمان پێی بوو ئاوەکە هێنا فەردەی ڕاشێشە چاوم لێ بوو ئەو چیتیایە ئەوە زبرە زبری حیوانی بۆ هینە بۆ ئارزەکە بێخوەتە چی مەڵە هەر پێم خۆشە تێک وەڵام من بۆ خۆم نەخۆشیشم ناتوانم بەسەر ئەزانچی ئەمانەیە ڕەفیقی ئێوە هەر حەز ناکەن لە ماڵە دانیشن دایما حەزەکەن بجوڵێن و لە ناو باخی بێن و بچن بە زۆری چیت کردو بابزانم وڵا کەرەوزە و سرقە و تورە و تەماتە و خەیار و باینجان و بامیە و تۆ پێم بڵێ تۆ
هەر حەزەکەی لێرە بیا ئەگەر شتێ هەبێ حەزیشەکە بچێ شاری ناوەڵا من هەر حەزم لێرە بمە من هەتا دەمرم هەر ئەلێرە لە ئیجادی ئێمە هەر لێرە گەورە بووین ئێمە خەرچی ئێرەن زی خۆمان خۆشە زی خۆمان پێ خۆشە بۆ لای برا و کەس و کار و ئەوانە دەست لە شاری دەچینەوی چۆن سەردانیان دەکەینی قابلە بۆ خزم و کەس خۆمان ئەی تۆ پێم بڵێ بزانم باخ و باخاتی چت هەیە باخەل حملە هەنارمان هەیە هەنجیرمان هەیە هەنارمان هەیە لەخوا بەزیاد هەموو شتێکمان هەیە الحەمدولله تۆ پێم بڵێ کە مناڵێنە ناو باخەکەی و پێ ناخۆشە ناوەڵا پێم ناخۆش نییە ئەوە بینیم نازانم مینە هەندێک درەخت و شتی خوراوە پێم خۆشە هەموو کەسێک لێ بخوا پێم خۆشە ئەوی دێکەم هەموو کەسێک لێ بخوا گەورە ڕزقە با ئینشاءالله ڕزقە بە ئەی تۆ پێم بڵێ ناخۆش نییە بۆ چوسانم ئازێتە نابێت پشتت قاچت بەڵێ ئازێتم دەوێت سەر ناتوانم بای خۆم دەبێ بجوو لێمەوە دەخوای گەورە ئینشاءالله لەشە ساغکە کاک دکتۆر ئەرەستۆ با بزانین بنکەی تەرون دروستیەکەتان فعالە ماسەرم بۆ نمونە خەڵک هات سەردانیەکەوە ئێوە ڕۆژانە سەردانکردان هەیە جۆری سەردانکەرەکانی ئێوە چێن چ جۆرە سەردانکەرێکتان هەیە بۆ نەخۆشی بە ئاو بڵێن سەرەتایی ئەوانە دێن بۆ لاتانیا هەموو جۆرە نەخۆشەگێت بڵێ ئەم بنکەیە لە 12 دەی 92 تا ئێستا بەردەوامە لە خزمەتکردن و ڕۆژانەش ژمارەیەکی زۆر نەخۆش سەردانمان دەکەن لە هەموو گوندەکانەوە یعنی ئەو گوندانەی لە چواردەوری بنکەکان سەردانی ئەم بنکەیە دەکەن و سوودێکی زۆریش لە بنکەکە دەبین بابزانین ئەو دەرمانانەی کە زۆر بۆ ئێوە جێگاگرێ زۆر سوود بەخشە بۆ ئێوە یاخو زۆر سەرفە بێت چییە؟ خۆی ئەو نەخۆشانەی کە سەردانی ئێمە دەکەن زۆرەها نەخۆشیە بە تایبەتی وەکو نەخۆشیەکانی پێست وەکو نەخۆشیەکانی لەوزەتێن وەکو نەخۆشیەکانی بۆڕی هەوا ئەو دەرمانانێکە ئێمە شەمانە هەموو دەرمانانەمان لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی کۆیەوە بۆ دابین دەکرێ و دەیدەین بە نەخۆشەکان و سوودێکی زۆریشی لێ دەبین کەواتە ئێوە جگەلەوەی کە لە ناو گوندی کانیبی با بڵێن مکە تەندروستێکە خەڵکی کانیبی سوودی لێ وەرەگرێ گوندەکانی دەوروبەریش سوودی لێ وەرەگرن باشە کێشەی دەرمانتان بۆ دروست نابێت دەرمانتان بەشی پێداویستی هەیە پێداویستیەکانمان بۆ دابین دەکرێت لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی کۆیەوە چەندین جارەگەر سەردانیان بکەین و بچین هەرچی پێداویستیەکمان هەبێ بۆمان دابین دەکرێت کانیبی بۆ خۆی لە وەرزەکانە چ جۆرە با بڵێن نەخۆشیێک تیا باوە زیاتری ئی پێز ئی هەناسا ینی جاری وە ئێ مەسەن لە وەرزەکانە نەخۆشیەکانە گۆڕێسا مەسەن بۆ منە لە نزیکی بەهاور و کاتی هەڵاڵە و ئەوانە نەزانم بۆری هەناسە و لە کاتی گەرمان نازان پێست و ئەمانە ئێوە ینی لە وەرزەکانە ئەم شانەتان هەیە ینی نەخۆشەکان بەڵێ بەڵێ نەخۆشیەکان بە جۆرەی وەرزەکان دەگۆڕێن بۆ نمونە ئێستا ئێمە لە وەرزی بەهار و بەرەو هاوین دەڕۆین نەخۆشیەکانی پێست زۆر نەخۆشی حەساسیەت برین هی پێست ئەوانە هەن نەخۆشیەکانی وەکو سکسون و ئەوانەش هەن پیرەدار
پیرە دارەکەی بەر ئاوایی دێ چەند زەمان ڕۆژگار چەند دەورانت دی چەند جووتیارمان و چەند ڕۆژگارت دی چەند شەڕ و شۆڕە بۆردومانت دی چەند دیوەخان و پیاو سالارت دی چەند سەرمای زستان چەند زریانت دی چەند گەڵا ڕێزان لە پاییزت دی چەند مانگە شەوی کوردستانت دی چەند شۆڕە سوار و چەند خانمت دی چەند عاشق مەعشوق چەند گریانت دی چەند داچی سەید چەند خوشتی بێبرا چەند باوکی هەژار جەرگ سوتاوت دی چەند میوانداری چەند کاروانت دی چەند بەزمی چۆپی کوردەواری دی چەند دیوەخانی ناوکانی بیت دی چەند وشکە ساڵی چەند بێ ئاویت دی چەند ژن و مناڵ لە ئەنفالت دی چەند کیمیاباران چەند بۆردومانی ناودێهاتت دی چەند پێشمەرگەی گەنج فیداکارت دی چەند دێ سوتا و کاولکارت دی لە بات هەموو دێ من یاد دەکەم خزمەتی پیری و فرمێسک و گریان بێ ئاویت دەکەم جەبا پرسیارە بکەم تۆ ویستوتە لە ڕێگای دارەکە یادەوەری خۆ بجێڕیتەوە یا یادەوەری دارەکە یادەوەری دارەکە ئەم دارە لەبەرەوەی تەمەنەکەی گەلێ زۆرە زیاتر لە 100 ساڵە 150 ساڵ دەبێ ئەم دارە تەمەنێکی دوور و درێژی هەیە کانیبیش بەم هەموو ڕۆژگارە سەخت و درێژانە و ناخۆشی خۆشیانەدا تێپەڕیوە باو باپیران ماگە هەمویان نەدیبێ ئەم دارە هەمووی دیوە جار لە شعری کلاسیکە دارەکە وەڵامەداتەوە بۆم هاتە دووان دارەکەی نازانم چی فڵان و ئەوانە تۆ پێم بڵێ دارەکە وەڵامی هەبوو یا دارەکە وەڵامی نەبوو دارەکە وەڵام جارێ بۆ دانناوە بەس بۆ خۆم پرسیارم لێ کردووە کە تۆ ئەم شتانەت هەموو دیوە پرسیارەکان وەڵامەکەشی لە لای خۆت بەڵێ پرسیارەکان وەڵامەکە لای خۆمەوە دووەمیش ئەم دارە وەک ئێستا جادەوبان و ڕێگا نەبووە ئەم دارە ڕێگای لە دوکانێەوە ڕێە کاتۆ بە پیادە کاروانسی شتوا ببن ئەم دارەی کە تێپەڕیون چێشتەنگاوان لاانداوە حەسانەوە ئاویشی لێبووە کانیەشی لێبووە دانیشتون حەساونەتەوە بۆیەدا تێپەڕیون ڕۆشتون بۆ دەیەکان بەرەو تەختە خوب ئەو منتیقەوێ ئەمە وەکو کاروان سەراشیش بووە ئەم دارە بەڵام دەکرێت لە زمانی دارەکەەوە یا لە زمانی شعرەکەەوە بەشێک لە یادەوەری خۆشت بچێتە ناو شعرەکەەوە خۆی دەبووە وابێ بەران شعرەکە هەر ئەوەندەم بۆ گوزاندووە کە من وەسفی ئەم دارم کردووە ئەم دارە هەر خۆڕاگر بووە لە جێ خۆی نەجوولاوە ئەم هەموو گەرمی و ساردی و ناخۆشی و بێبارانی و وشکەتی و هەموو زروفێکی دیوە ئەم دارە ئێمە ڕەنگە جوولابین ئێمە ڕەنگە لێرە ئێرەمان سۆر کردوێ بەس ئەم دارە زۆر خۆڕاگر بووە هەموو زروفە ناخۆش و کیمیاباران و ئەنفال و ئەنجا هەموو شتەکانی کە بەسەر مرۆڤاتی بەسەر کووردا هاتووە ئەم دارە دیوێتی و هیبا و باپیریشمان ئەم هەر نەجوولاوە ئەم هەر کۆچی نەکردووە ئەم هەر نەڕۆیوە ئەم هەر خاکەکەی خۆی بەجێ نەهێشتووە دروستکردنی حەوزی ماسی لە ئەو خاکی کە تۆ حەوزەکەی لێ دروست دەکەی جارە پێشەچی پێش ئەوەی کە تۆ مۆڵەتی بۆ دەردێنی هەموو دام و دەستگاکانی حکوومەت دێ فەحسی لێ وەردەگرێ یعنی هەریەکە بە پێین ئی خۆڵەکەش دەبان هەتا فەحسی خۆڵەکەش دەبێت بکرێت گونجاو بێ بەڵام ئێمە زیاتر کە دروست دەکەین ئەرزەکان زۆربەی گونجاون منتیقەکە گونجاوە بۆ ماسی جۆری کارب ئەو ماسی کاربە لە منتیقەی وڵاتی ئێمە زۆر باوە و زۆر سەرکەوتووە بە خێوکردنی حەوزەکە لە خۆڵ کە دروستی دەکەین جا هەندێک جێ هەیە کێشت بۆ دروست دەکا کە ئاو ڕانەگرێ یان شتێکە ئەوەش چارەسەری هەیە ینی بە کوتانەوە بە خۆڵ تێکردنی کە و یاخود پەستانەوەیکی باش ئەوە چارەسەری کێشەکەی دەکا کە برێن حەوزەکە دروست کرد لەگڵەکە نێزیکەی قیاسی خۆی ینی مەترونیوێک ئاو مەترونیوێک قول بێ زیادە لە هەندێک جێ مەتری ئاوی تێدا بێ لە هەندێک جێ زیاتر هەندێک جێ کەمتریش بێ کێشە نییە شەر نییە ئەو حەوزە برێ یەک قیاز ئاوی تێدا بێ
هەتا برین مستەوای یەک نەبێ باشە لایەکی تەنکتر بێ لە لایەکی پاشان کە تۆ بەچکە ماسی تێدەکەی ئێمە گەڕای ماسیەکەمان لە حلەوە بۆ دێ لە حلەوە بۆمان دێ گەڕای ماسی کارم تامان بەچکەی وێ زۆر سەرکەوتووە لێرەش بە پێی قیاسی خۆمان مەقسەد حەوزێک دۆنمێکە کە دۆنمێک 2500 مەتر ڕوبەرەکەیەتی ئێمە 1000 ماسی تێدەکەین ینی 2 مەتر زیاتر بۆ هەر ماسیەک دادنێ چەندی جێگای فەڕاوێ ماسیەکە بێ کێشەترە لە ڕووی ئۆکسجینەوە لە ڕووی گەورەبوونەوە لە ڕووی نەخۆشی لە هەموو ڕوویەک سەرکەوتوترە لەوەی جێی قەڵەباڵەکەی ئەم ماسی کار بە تەنها و تەنها ژیانی لە ناو خۆڵە ئەگەر بێت و ئێستا حەوزێکی کۆنکریتی دروستکەی لەوانەیە ئەوە هیچ گەشەیەکی وەکو پێویست ناکە لەوانەیە تووشی مردن و بە هیلاکچوونیش بی تووشی زەرەریش دەبی خۆی بوونیەی دروستبوونی لە ناو خۆڵدا ینی وا خەڵق بووە کە لە حەوزی خۆڵ نەبێ گەورە نابێ و گەشە ناکە ئەو ماسی کە بۆ گەورەکردنی ماسیە حەوزە گەورەکان زیاتر بۆ گۆشت بۆ گەورەکردن و فرۆشتن بەکاردێنین حەوزە بچووکەکانیش گەرای ماسیەکەی کە بە وردی دەیهێنین لە حلە دەیکەینە حەوزە بچووکەکانەوە تا دێتە ئەوەی کەفونی و کەف و ئەوە هەیە لە پەدەستێک دروست دەبێت ئەنجا تەوزیعاتی سەر حەوزە گەورەکانی دەکەین وە دوو هەم حەوزی نەقڵمان هەیە برین بۆ فرۆشتن ئێمە لە حەوزە گەورەکە لەوانەیە تۆزێ بە زەحمەت بگیرێت چونچێ هەندێک جێگات هەیە ڕۆژانە بە کەمیەی کەم بۆیان دەبێت حەوزێکی بچووکتر هەبێ بۆ تۆڕێدان و گرتن خۆشترە مامۆستا بەخێوکردنی ماسی چەندێکی پێش لە ساڵێک یەک وەزبەت ماسی دەردەچێتەوە لە ساڵێ بەهاران گەراکە دادنێەوە برین کە مانجی 4 بۆ 5 گەرای ماسی دەردەچێت کە دادنایەوە لە پاییزیش دەفرۆشی یعنی یەک مەوسیم لە دستانان ماسی لەبەر ئەوەی خواردن ناخوا سڕە و سامتە لە ژێر حەوز گەشە ناکە بەڵام لە هەندێک حالەت تۆ هاوین درەنگ تێی دەکەی بەهارە درەنگ تێی دەکەی ماسیەکە لەوانەیە بۆ پاییز دەرنەچێت زستانی بەسەردا تێدەپەڕێ دەمێنێتەوە ئەوەش دەمێنێتەوە هەتا کەی بەهارە دووبارە خواردنی دەدەی و گەشە دەکاتەوە بەڵام چییە لە پاییزدا کە هەمووی بەسەریەکدا دەردەچێت کە بە یەکەوە دەردەچێت تەسیر لە نرخی ماسیەکەش دەکات لەبەرەوەی سەعری دادەبەزێ ئێستا بۆ نمونە ئێستا سەعری ماسی بەرزە ئێستا بەڵام چییە ئێمە لێرەوە دەستخۆشی لە وەزیری کشت و کاڵ دەکەین بەڕاستی کە سنوورەکانیان داخست ئەگەر هاوردەی ماسی نەبێت لە ئێرانەوە ماسی ئەمە دائیمەن قیمەت دەکە من حەز دەکەم ینی ئێستا پێم خۆشە ئەگەر دەبەن ئەو دکتۆرانەی کە شارەزاییان لە بەخێوکردنی ماسی هەیە تەوان زۆر چاک دەزانن ئێستا گویان ئەگەر لە قسەکانمان بێ ئەگەر حەوزێک ئاوەکەی سەوز نەبێ یعنی تەندروستی ئەو ماسیە تەواو نییە یعنی حەوز کە هاتە ئەوەی ڕوون بێتەوە دیارە ئەو ماسیە حرەکەی نییە بەران سەوزی حەوزەکەش زیاتر دەگەڕێتەوە بۆ موادەکە بۆ پرۆتین و سۆیە و شتەکە کە ڕەنجی حەوزەکە دەگۆڕێ بەڵام چییە ماسیەکەش جوانتر گەشەی تێدا دەکات جوانتر گەشەی تێدا دەکا و زۆر پاکە وە قبولی هیچ پیسیەکیش ناکە ماسی کارب کە تۆ بیکێ ئەو حەوزەوە هەندێک کەس ئیدعایەوە دەکات شتی پیسی بدرێت یان شتێک هەر قبول ناکە ئێستا هەفتەی ئەگەر ڕۆژ ناڕۆژێک لە ئێوارە هەتا بەیانی ژێر حەوزەکە نەکەینەوە ئاوە پیسە نەڕوا و ئاوی خایانی تێنەکەین لەوانەیە ئەو ماسیە بۆ خۆی کێشەی ئۆکسجینی بۆ دروست دەبێت کێشەی پیسی حەوزەکەی بۆ دروست دەبێت لەوانەیە هەناسەی تەنگ دەبێت تەمان دێتە سەراو ئەوانەی کە شارەزایان هەیە لە بواری ماسی زۆر چاک دەزان بۆ خۆیان ینی ماسی کە ئەم ماسیانەی کە بە حەوز دروست دەکەن نەکی خۆم هیچ کەسێک باوەڕ ناکەم دەیپارێزێ هەتا علەف ئەگەر لە تەنچی علەفەکە برشێتە ژێر حەوزەکە دەبێ پاکرێتەوە دەنا ئەگەر بمێنێتەوە تەسەموم دەکا و تووشی مردنی دەکات خۆشەویستان بەڕاستی هەمومان پێویستمان بە ئاکاری بەرزە بە ڕەوشتی بەرزە
باخوو ڕەوشی بەرز و جوان و ڕازاوەیە هەموو کولێک لە ئێمە تاکە تاکەمان کۆمەڵگاکەمان ملەتەکەمان خەڵکەکەمان سەرکردەکانمان هەمومان بەڕاستی پێویستمان پێێتی پێویستمان بە ئاکار و ڕەوشی بەرزە ئەوەتانێ خۆشەویستان نقطەیەکی زۆر گرینگە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم ئاماژەی پێکردووە دەفەرمێ إنما بعثت لأتمم مكارم الأخلاق دەفەرمێ من کە خۆی پەروەردگار منی ناردووە کردومی بە پێغەمبەر بە پەیامبەر منی ناردووە بۆ ناو خەڵک بۆ هەموو جیهان بۆ هەموو مرۆڤەکان هەتا دنیایە دەفەرمێ إنما بعثت لأتمم مكارم الأخلاق یان ئەو صالح الأخلاق دەفەرمێ منی کە ناردووە بۆیەکەوە ڕەوشە بەرزەکان تەواو بکەم ڕەوشە بەرزەکان حلم و حەوسەڵە سەبر و ئارامی خۆراگری و دەم و چاوگەشی و گەشاوەیی شتبەخشین و ئەزێنەدانی خەڵک عەدل و عەدالەت لابردنی زوڵم و سەمکاری ڕەحم و بەزەیی خۆشەویستی مەوەدەت حەیا و حورمەت ئەمانە کە هەتا کۆتایی دەفەرمێ پێغەمبەری ئیسلام دەفەرمێ خۆی پەروەردگار منی ناردووە بۆی کە ئەو ڕەوشە بەرزانە تەواو کەین تەواویان کەین کامڵیان کەین بە قووەت و بەهێزیان کەین کاک محەممەد با پرسیاری ئەوە بکەین بزانین گەنجەکانی گوندی کانیبی زیاتر بە چیەوە مەشغوڵن وڵی گەنجەکانی کانیبی ئەگەری ئیشێکیان هەبێ یاخود پرۆژەیەک بێ لێوەکانە خۆیان ئیشەکەن ئەگەر ئیشیش نەبێ ئەمە هیچ بەڵام ئێستا ئەمە بەداخەوە کە حکومەتەوە زۆربەی گەنجەنمان ڕوو لە دەرەوە دەکەن لەبەر بێکاری ڕاستەکەی من ئەمڕۆ گەنجێکی زۆرم نەبینی لێرە مەشغوڵن یا مەسەلەن بۆن منە لەسا لەم کاتە گەرمایە هاوینە یا ڕویان لە شوێنی تر کردووە یا هەر گەنجی کەم لێ وڵی گەنجی لێ گەنجەکانی لێم بەڵام لەبەر گەرمەیەکەشەوە هەیە دەخەوێت ئیشی نییە هۆکارەکانی ئەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە یاخود هەیە حەوزەماسیە دەچێتە سەر حەوزەماسیەکانی بابزانم گەنج و مزگەوت چۆنە ینی پەیوەندیان چۆنە گەنجەکان لەگەڵ مزگەوت وڵی گەنجەکانمان کەمتر لێن بۆ مزگەوت بەڵام سوپاس بۆ خۆی گەورە نوێژ دەکەن بەڵام ئێستا لەوەتی مامۆستا دێ بۆ ئێرکانە گەنجەکانشمان ڕوو لە مزگەوت دەکەنەوە ئەمە هینە ینی جاری وایە گەنجەکە مەشغوڵە ئیشی هەیە لەسەر زەرعات ناتوانێت بێتەوە مادام نوێژەکەن ئینشاءڵڵا ینی هەر وەکەوە حسابەکە مەسەلەن بۆن منە دیندارن الحەمدولillah بەس قسەکە لەسەرەوەیە هاتوچێ مزگەوتیان ڕەنگە وەکو پێویست باڵێ هاتوچێ مزگەوتیان وەکو پێویست نیە بەڵام ئێمە بینیمان ئەمڕۆ جمعە ماشەڵڵا مزگەوتەکان زۆر خراپەڵەوە جوعمان وایە لەبەرەوەی خەڵکەکە زیاتری دێ بۆ ئەدەمزێ بۆ سەفرە ڕوو لە مزگەوتەکە دەکەن بەڵە خۆشەویستان ئێستا ئەمێ پرسیاری ئەوە بکەم بڵێم بەڕاستکانیبی خۆش بوو و بە دڵنیایش ئەتوانم لە باتی هەمووتان وەڵام بەمەوە بەڵام ئارەوەڵا خۆش بوو بەڵام شوێنی خۆش نابێ زۆر لێ بمێنیتەوە ماوەیەک لێ مینیتەوە بۆی سەحرەکەی بەتاڵ نەبێتەوە دوایە بێ بەجێ بێڵی بۆیە ئەمەوێ گوندی کانیبی بەجێ بێڵی تاکو بەرنامەیەکی دیکە و گوندێکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ هەمیشە دڵخۆش بن